ئەگەر خواویستیت لە ناختا باش دروست نەبوو لە جیهادێ سەرکەوتو نابی. تۆ هەربی بە تفەنگچی توندڕەوێکی ساحەب غێڵدەیەکی دڵڕەق بۆ خەڵک کوشتن. تۆبی بە داعی بەڵام وەکو سەحەرەی فرعەون قسەزان سەرنجڕاکێش، بەڵام تۆ ناخت وێرانە. تۆبی بە سەخی پیاوچاک ئەبەخشی، بەڵام هەر خوازانێت تۆ چەندە لە پێناوی شەیتانە، لە پێناوی نەفسە، لە پێناوی ڕیابازی ئەبەخشیوە. بۆیە ئەو کەسەی کە ئەم دینەی پێڕائەگیرێ ئەو کەسەیە کە لەگەڵ خوایە بەقووەتە، ئەو کەسەی عەبودیەتی لا بەقووەتە و باش سڵحاوە بۆ خوای پەروەردگار کە بۆ خوا ساغەبیتەوە بۆ دینەکە لێ بڕێی، بۆ عیبادەت لێ بڕێی، بۆ بانگەوازەکە لێ بڕێی، بۆ جوهد و جیهادەکە لێ بڕێی. لەبەرەوە زۆر زەروریە هەموو کاتێ مراجعەی نەفسی خۆمان بکەین. زۆر زەروریە ڕادەی دیندارەتیت لە ناخە، تەقواکاریت لە ناختا، نیەتپاکیت لە ناختا، بزانی ڕادەکەی چەندە. بووە بەو زەمینە بە قووەتەی کە شەخسیەتێکی تۆی لەسەر دروست دەبێ، وەکو ئەو سەحابە بەڕێزانە 13 دانە ساڵی ڕەبەق ئەو سەحابێ بەڕێزانە بە 88 سوورەتی قورئان لەژێر سەرپەرشتی وەحیە ئاوە بۆ خوا ساغ بوونەوە. دوای ئەو کەسەی کە بوو بە بەیتولمال خیانەتی نەکرد، ئەو کەسەی بوو بە قائیدی جەیش خیانەتی نەکرد، ئەو کەسەی بوو بە وەزیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دڵسۆزی بوو، ئەو خەلیفە ڕاشیدینانە، ئەو تابعینە بەڕێزانە، ئەو هەموو ئەوانی تر. بۆیە پێویستە خۆمان لە ڕیابازی بە دوور بگرین. هیوادارم خوای پەروەردگاریش یارمەتی دەرمان بێ. یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت نەمان دەیتە دەست نەفسی خۆمان تا نەفوت. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.